بەخەمی تۆ من جوانم ئەی وڵات. لە گەرمیان یادی شەیدبوونی هەڵۆکانی ئارامی دەکرێتەوە. یادێک بۆ هەریەکە لە شەیدان ڕایس سمکۆ عەلی بەڕێوەبەری یاریدەرێتی ئاسایشی کۆکز و مەحموود جومعە و جومعە عەبد کە لە شەڕی بەرگری لە ناوچەی زەنگاباد لە نێوان گوندی کڵۆجۆ و قەرەبڵاخی ناوچەی زەنگاباد شەهید بوون. تەنها شاخ و شەهید و نانواوت هەر ڕەژن و ئۆپراسیۆنێک لێرێن بۆ ئەوەی کە ئەو جێگانەی دەستشان بکەین و دەستیامان کردووە بۆ چاودێریکردن و بۆ ئەو شوێنانی کە داعش لێوە دزە ئەکەن ئێمە ڕێگەی لیا بکەین. هەموو ناوچەی کڵۆجۆ شایەتی ئەو ئازایەتێ بۆ سمکۆ دەن کە سمکۆ ڕێگر بوو لە نەهاتنی هێزی عێراق بۆ سنووری قەرەبڵاغ و تێپەڕانی کڵۆجۆ و ئێستا ئەو ناوچەیە ئازادە بە ئازایەتی و بە قارەمانەتی شەید سمکۆ هاوڕێکانی بوون و بەداخەوە بۆ شەید سمکۆ و بۆ شەید مەحموود شەید جمعە ئەو پۆلە پێشمە ئەو پۆلە ئاسایشی ئێمە کە لە ڕوبەڕووبوونەی داعشەکانە لە سنووری نێوان کڵۆجۆ قەرەبڵاغ بەداخەوە شەید بوون و ئێمە هەمووانە و ئاسایشی گەرمیان هەرزاری شەید سمکۆ و شەید مەحموود و هاوڕێکانین و ئێمە چەندین جارش لەو سنوورە تووشی شەڕی ترش بووینەوە و هاوڕێترشمان شەید بووە زۆر بەداخەوە بووە هەمویان. سمکۆیە کە لە پێوە قارەمانەکانی میلەتەکەی ئێمە کەسێک بوو لەسەر پێی خۆی وەستا بوو. سمکۆ لەوانە نەبوو کە خۆی بواتە پێشەوەوانە بە قارەمانێتی خۆی بە لە پێشمەگایەتیوە مەرحەلە مەرحەلات بوو تا پێگەیشت بوو و بوو بە پیاوێکی زۆر سەنگین و متمانە پێکرا و هەم لە ناو خەڵکە هەم لە ناو دەستگاکەی خۆیان دەستگای ئاسایشی هەرێم و بە تایبەتی لە ئاسایشی گەرمیانە سمکۆ لە دەگمەنەکانی ئەفسەرەکانی ئاسایش بوو. یعنی بە زەحمەت پیاوی وەک سمکۆ لە دەستگای ئاسایشی هەرێم و لە پێشمەگایەتیا دروستە بێتەوە. کاگە جمعەیش کەسێک بوو دانیشتووی خەڵکی کۆگز بوو، کەسێکی عەرب بوو، بەڵام لە عەرەبە ڕەسەنەکانی کۆگز بوو، هەر هاوڕی ڕەفەقایەتیم بوو، هاوڕی منداڵیم بوو. زۆر جا پێکەوە بووین هەم لە 2004ەوە وەکو کارمەندی ئاسایشی کە جەبارە دامەرزا بوو بە باشی ئیشەکانی جێبەجێ کرد بە کۆمەڵی خەڵکی باشی بوو، کۆمەڵی مەسادری باشی بوو، خەڵکی باشی بوو. بەداخەوە ئێمە چی بڵێن لەسەر ئەم کەڵە پیاوە لەگەڵ کاکە سمکۆ و کاک مەحموود و کاک جمعە هەرچی بڵێن زۆر کەمە. سمکۆ ڕازگۆ بوو لەگەڵ خودی خۆیان و لەگەڵ پیشەکەیدا لەگەڵ خۆیان ئەوە بوو بە بەردەوام ینی هەمیشە ئەوەی ئەوتەوە بوتەیەک لەسەر زمانی بۆ ئەیوت من نامەوێت لە جێگادا بمرم بە کەساسی و بە کەنەفتی دەبێ ینی بەڵێنم داوە بە شەهیدانم بە خوێنی شەیدەکان و ئەنفالەکانم دەبێ لە سەنگەرا و بە پێوە بمرم. بەڵێنەکەی هێناوە جێ خاوەن بەڵێن بوو بە پێوە شەهید بوو. زۆر بەداخەوە هەرچەنە زۆری لا بوو بەڵام لای ئەو سەرەتا بوو چونکە ئاواتی زۆر بوو بۆ ئیشەکەی بۆ مناڵەکان تەواوی نەکرد. زۆر بەداخەوە ئەم سێ قارەمانەی گەرمیان بە درێژایی شەڕی تاریکپەرستانی داعش ڕۆڵ و پێگەیان لە هێزەکانی ئاسایش دیار و بەرچاو بوو، بۆیە هەموو لایەک شایەدی بۆ ئازایەتیان دەدەن. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.